خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەموو بابەتێکی بواری ڤیدیۆ گەیم، تەکنەلۆژیا، تەنانەت تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی بەرونە ئەدەباتی ناوماڵ، جگە لە یاریکردن یاخود پێداویستەکانی کۆمپیوتەر لە هەموو براندە جیاوازەکان، نەک تەنیا براندە چینیەکان، وەکو براندە گرانبەهاکان، براندە هەرزانەکان، ئەو براندانەی کەوە هەم نرخیان هەرزانە، هەم کۆڵەتیان باشە لە چاو نرخەکەیان، وەروەها بۆ دەستکەوتنی بوونە سپیکەر، پارچەی کۆمپیوتەر، ماوس، کیبۆرد، بابەتی کۆنسۆڵ، یاریەکان، ئەکشن فیگەر، هەر بابەتێکت دەوێت لە جیهانی تەرفیهی و ڤیدیۆ گەیم حەز دەکەی بەدەستی بخەیت، بگومان لە ئاری گەیمینگ بەردەستە، دەتوانیت سەردانی ئاری گەیمینگ بکەیت لە شاری هەولێر لە شەقامی چلمەتری یاخود لە ڕێگەی سۆشەڵ میدیا بە تایبەتی ئینستاگرام، تیکتۆک توانی پەیوەندی بە ئاری گەیمینگەوە بکەیت یاخود سەردانی وێبسایتی arigaming.com بکەیت. هەر بابەتێکت دەوێت دەتوانیت ئۆردەری بکەیت و ئۆردەرەکە دەگەێنێتە هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بۆتان بەردەست دەبێت. سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. سڵاو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی 01 ژیری. ئەمڕۆ 247مین ئەڵلقە تۆمار دەکەم، هیوادارم بەرنامەتان بەدڵبی. ئەمڕۆ بابەت یەکجار زۆرمان هەیە، بە تایبەتیش نینتێندۆ 2 بە فەرمی ئاشکرا کرد و ملیۆنێک زانیاری هەیە باسی بکەم. وەروە سەرۆکی کۆمپانیای تێک 2 کە خاوەن ڕۆکستارە باسی هۆکاری ئەوەی کرد کە بۆچی GTA 6 تاوەکو ئێستا ترێلەری دووەمی نییە، بەرواری بڵاوکردنەوەیان بە دروستی بڵاو نەکردوێتەوە، وەرا چەندیان پارەت هێدا، چەندیان پارە ئامادە کردەوە بۆ ڕۆکستە تاوەکو خەرجی بکە. زۆر بابەتی دیکە و بێگومان هەواڵەکانی پلەیستیشنمان هەیە، ئەکسبۆکسمان هەیە، تۆنێک هەواڵی نوێمان هەیە. تکا دەکەم دوگمێن لایک سەبسکرایب لەبیر نەکەن، با دەست پێ بکەین. سەرەتا ئەو یارانەی لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە یاریێکی نوێمان هەیە لەلایەن مایکرۆسۆفتەوە کە مایکرۆسۆفت زۆر چالاکە بەڕاستی لەسەر ئەکسبۆکس یاری نوێ بڵاو بکاتەوە. یاریشی نوێی خۆی هەیە لەم هەفتەیە بڵاوی کردەوە، یاخود یەک دوو ڕۆژی دیکە بەردەست دەبێت پێم وابێ، نەک بڵاو دەکرێت بەڵام لای ڕەخنەگران بەردەستە. ئەویش یاری ساوت ئۆف میدنایتە کە یاریەکە نمرەی 78 بەدەستێناوە. بەگشتی دەڵێن گەیمپڵەیەکەی چێژبەخشە، چیرۆکەی چێژبەخشە، بەڵام هەندێک قورتهێنانی هەیە لە ڕووی ئەوەی کە کواڵیتەکەی چەند بەرزە. بەڵام نمرەی 78 بۆ یاریشی لەو بابەتە پێم وابێ یاریشی چێژبەخش دەبێت. لەسەر PC 78 لەسەر Xbox 78 هەیە و دەنگۆش هەیە، هەردەم ساڵ بێتە سەر PlayStation 5ش. نازانم چێ زۆر یاری تاقی دەکاتەوە، بەڵام لەم هەفتەیە لەسەر Xbox دەتوانین تاقی بکەنەوە، نمرەکەشی پێم وابێ گونجاوە و شاین تاقیکردنەوە دەبێت. وەروە یاری هیتمان World of Assassination Part 1 VR Edition، یاریەکانی هیتمان دێنە سەر PlayStation VR 2 وەروە VR کۆمپیوتەری بە هەمان شێواز، بەڵام سەرەتا لەسەر PlayStation VR 2 بەردەست دەبێت. هیتمان World of Assassination زنجیرەکانی هیتمان هەموو پێکەوە دەگرێتەوە، مەسەڵەن هیتمانی 1 و 2 3 پێکەوە کردێک کۆلێکشن بە ناوی جیهانی تیرۆرکردن World of Assassination. جا پارت 1 بەشێ لە میشنەکان لە خۆ دەگرێت، پارتی 2ژیان دیارە دەبی لە داهاتوو، بەڵام زارەوە تەنیا پارت 1ە نمرەی 83 بەدەستهێناوە تا دەڵێن پۆرتەشی زۆر باشە لە VR لە چاو دەکەیت و دەبێتە کارکردیتمان. نازانم چێ PlayStation VR 2 لە کوردستان بەکاردێنی، بەڵام ئەگە بەکاردێنە ئێستا بەردەستە توانن لە بە خۆتان داوڵاندی بکەن. لە هەفتەی داهاتوو چەند یاریێکمان هەیە کە هێشتا نازانین نمرەیان چەندە و چۆن نییە، بەڵام یاریێکمان هەیە بە ناوی کماندۆز ئۆریجنز کە یارێکی کۆنی کەماندۆیە پێم وابێ ریمیک کرێتەوە، ریماسە کرێتەوە، یاخود چۆن ڕیبوت کراوەتەوە بەشی لە شێوەکان. یارێکی استراتیژی کەماندۆیە کاتی خۆی بەناوبانگ، بەڵام ئێستا بە دەرەجە بەناوبانگینە. ئەوەش چانسی خۆیان تاقی دەکەنەوە بزان تازە سەرکەوتوو دەبن تاوەکو بەشەکانی دیکەشی نوێ بکەنەوە. یارێکی دیکەشمان هەیە بە ناوی بلو پرینس، ئەوەیان یاریی کامری کەسی یەکەمی تەواو پەزڵ و خود پڕمەتەڵ و چیرۆکیە و گرافیکەکەشی شێوێکی ستایلی هوەری پێوەیە. پێم وابێ لەلایەن ستودیۆی زۆر بچووک دروست کراوە بە ناوی دۆگی و بۆمب کە ستودیۆی زۆر گەورە نیە، چەند کەسێکن کلی دەدۆزیتەوە، ئەڵماس و شت دەدۆزیتەوە، دەرگایەکان دەکەیتەوە، کتێبەکان ئەسکاری دەکەیت. یاریش تاوا مەتەڵیە تقریبان وەکو یاری کە هەلۆ نەیبەر، بەڵام بە شێوازێکی دیکە بە ستایلێکی دیکە بە چیرۆکێکی دیکە داخوان لەو ستایلە نزیکە. یاریەکانی PlayStation Plus لە بۆ مانگەی لە مانگی 4 ئێستا بەردەستن و هەفتەی ڕابردوو بە درۆ درێژی بۆم باسکردن چی تێدایە. گەورەترین یاریش بێگومان کە تێیدابی ڕۆبۆکۆپە کە هیوادارم داڵۆندی بکەم، من دوێنێشە داڵۆندم کردووە، ئەمڕۆ بەنیازم بیکەم. یاریەکانی گەیم پاسی ژاشکراکرا ناوڕانی خۆشەویستم، یاریەکانی گەیم پاس یاری باشی تێدایە و مانگەی ساوت ئۆف میدنایت تازە باسم کرد، یاریشی نوێیە لە مەفتەیە بەردەستە. وەرە بۆردەرلاندزی 3 ئەگەر نەتکردیان ئۆڵتیمەت ئیدیشنەکە بەردەستە. بیکەن دیابلۆمان هەیە، وەروە کەماندۆمان هەیە ئۆریجن کە تازە باسم کرد، بلو پرینسمان هەیە کە تازە باسم کرد، ئەوان هەم دێنە سەر
ئۆڵتیمەیتی وەرەوە هەند شەوداون دێتە سە پیسی گەیم پاسی all you need دێتە سە ستانداردەکەی گەیم پاسی still wakes the deep یارێکی پێشتری گەیم پاسە دێتە سەر گەیم پاسی کۆر یاخود ئەوە عەفو ستانداردەکە و یاری ڕێنج گروڤ 2 دێتە سە ستانداردی گەیم پاسی وەرە ئاشکرا هەر لەو مانگەی یاری GTA 5 Enhanced Edition واتە ڤێژن نوێیەکەی GTA 5 دەگەڕێتەوە سەر گەیم پاسی کە پێشتر چەندین جار هاتە سەر گەیم پاسی هاتە سە پڵاسی دەڕاو دێتەوە شتانە ئەم هەفتەیە یعنی خۆ لەم مانگەی بزەبە بەروارێکی زار دیار ناردێت سەر گەیم پاسی کۆنسۆڵی وەرە گەیم پاسی پیسی واتە گەیم پاستەیە GTA حەز دەکەی بیکەی و نەتکڕیوە یاخود نەتماوە لەو مانگا دێتە سەر گەیم پاسی و بێگومان لە هەفتەکانی داهاتووش کاتێک کە بەردەست بێت سەر گەیم پاسی ئاگادارتان دەکەمەوە. ئۆکەی بین لای هەواڵ یاریەکان و ستاتاش پێشە بچمە هەواڵە گەرمەکان دەمێ بۆی دەسەکەن کە لەم هەفتەیە ستایلی ستودیۆی گیبلی یاخود جیبلی هەردووشی دروستە بەکاریبین لە ژاپۆن دەڵێن جیبلی لە جیهان دەڵێن گیبلی وێ من ژیر گیبلییان جیبلیە من عاشقی فیلمەکانی جیبلیمە یاخود گیبلیمە لە مێژە سەیریان دەکەم بە تایبەتی سپیرۆرێتەوەی ناوەزەترین شتەکە هایە مایازاکی وەکو فیلم بەڕای من دروستی کردبی لە پاش سپیرۆرێتەوەی بێگومان کۆنانە یاخود عەدنان و لینایە کە هایە میازاکی دروست کردە ئەو ستایلە بەهۆی ژیری دەستکردی چات جی پی تیەوە لە جیهان بۆتە ترێن من خۆم چەند وێنەیەکم بۆ شازە بڵاو کردەوە و لە ئۆنلاینیش یاریەکان دەکرێتە ستایلی گیبلی لەون منە جوانترینیان ستایلی یاری GTA 6 کردە ستایلی گیبلی و ئێوەش ئێستا دەتوانن بیکەنە ستایلی گیبلی کارەکە زۆر ئاسانە ئەپی چات جی پی تی دا دەبەزێنی ئەکاونتێک بە گوگڵ بی بە هەر شتێک کۆنێکی دەکەی ڕۆژانە دوێنە دەتوانانی بیکەیتە ستایلی گیبلی بە خۆڕایی بەڵام لەوە زیاتر تۆ دەبێت مانگانە 20 دلار بدێ بێگومان ئەپی دیکە هەیە AI دیکە هەیە و کارت بۆ دەکەم بەڵام هیچیان وەکو چات جی پی تی بە جوانی بۆت ناکاوە چات جی پی تی ئۆپن AI زۆر بە جوانی بۆت دەکەم بۆی بە خۆڕایی ڕۆژە دوو وێنەوە لێ بکەی خراپ نییە پێم وایە بشێکی جوان و سەرنجڕاکێشە بێمە لای مقابلەکەی ئستراوزڵناکێ ئستراوزڵناک بەڕێوەبەری گشتی کۆمپانیای تێک تو کە خاوەنی ستودیۆی ڕۆکستارە لەم هەفتەیە لە مقابلەیەکی لەگەڵ بلومبەرگ کێچێ لە دەستگای هەرە بەرامبانکانی بواری تەکنەلۆژیا لە جیهان تام لەم گەورەترین دەستگانە لە بواری تەکنەلۆژیا مقابلەیەکیان لەگەڵ زێڵناکی کردە پێشەوەی بێمەسە GTA ئەگەر لە باگراوان سەیرت کردبی دەبینین زێڵناک سەرۆکی تێک تو کە یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکان PS5 گۆڵدی لایە ڕەنگەکەی وەکو گۆڵدێ زێڕیە پێداسی سۆنی بە هەریە پێی دابی لە بەرەوەی لە باگراوەندی خۆیدانێت تەواوی ئەکسسریەکان شەکەمەس بۆ نمونە کۆنتڕۆڵەری لەگەڵە بە شێوەی گۆڵد هێدفۆنی لەگەڵە بە شێوەی گۆڵد شتێکی زۆر جوان بینیم لە مقابلەکە وەروە لەسەر مێزەکەی خۆشی GTA 5 PlayStation 3 بە شێوەی Ultimate و Collection Edition لەلایەکە ئەوەش هەر ئی PlayStation ئەوەش ئەوە نیشانە دەکەوە زێڵناک یاخود تێک تو پەیوەندێکی باشیان لەگەڵ PlayStation و سۆنی هەیە لە ئۆفیسەکەی خۆی ئەوشتانەی بۆ شێوازن ئۆفیسی خۆیتی لە ئۆفیسی خۆی ئەوشتانی داناوە کە دەیەوێت لە مقابلە شتەکان دەربچێت جا زێڵناگوتی چی زێڵناگوتی لە پرسیاری ئەوەی بۆچی زۆر بە کەمی باسی GTA 6 دەکەن ترێدەرێکی دیکە بڵاو ناکەنەوە هەر باسی ناکەن تەنانەت بەرواری فەرمیشتان ئاشان نەکردووە زێڵناگوتی ئێستا باشترین مارکێتینگەوەیە کەوا قسە نەکەی چاوەڕوانی و ئەنتیسپیشن دروست بکەیت ئەنتیسپیشن واتە چاوەڕوانی دروست بکەیت حماسی خەڵک بەرزکەیتەوە بە کەمترین قسەکردن وتی ئەمە پلانێکی نوێمان هەیە لە بۆ GTA 6 هاوشێوە GTA دیکە ڕێدەوانە نابی بەڵکو دەمانوێت کاتێک نزیک دەبینەوە لە بەرواری بڵاوکردنەوەکە ئەواتە نزیک دەبنەوە لە پاییزی ئەم ساڵ دەست بە مارکتینگێکی گەورە دەکەن دانێت لە ماوەیەکی کەم مارکتینگێکی گەورە و بڵاوبوونەوە یاریەکە هەمووی بەیەکەوە بێ دەربارەی دواخرانیش وتی ئێمە تاوەکو ئێستا لە پلانمان نییە یاریەکە دوا بخێن یاخود بە شێوکی دیکە قسەکەی بڵێمەوە دەڵێ یاریەکە دوا ناخرێ بەپێی ئەو زانیاریانەی کە تاوەکو ئێستا ڕۆکستار لە بۆ کۆمپانیای تێکتوی بەردەستی خستیە جا بێگومان ئەگە پلای دواخستنیان نەبێ یەکەم کۆمپانیا بیزانە یاخود یەکەم کەس بیزانێت چێە زێڵناکە بۆیش بەسیقەوە دەڵێ ئەگەری دواخرانمان زۆر کەمە وەروە زێڵناکیش باسیەوەی کردکەوە پارەیەکی بێحەدیان ئەنلیمیتد واتە بێحەد بێ سنوور پارەیەکی بێشوماریان لە بۆ ڕۆکستار دابین کردو هەرچەندە پێشتر دەمانزانی بە پێی دەنگۆیەکان تێچووی GTA 6 نزیک دەبێتەوە لە 2 ملیارد دلار بەڵام زێڵناک نەوتی نەی 2 ملیارد دلار وتی پارەیەکی بێحەد بێشومار بێ سنوور لە بۆ کۆمپانیا ڕۆکستارمان دابین کردیە تاوەکو یاری GTA 6 دروست بکە واتە چەندیان بووێ تێک تو دەتوانێت بۆی ئامادە بکە و لی سرف دەکە ئەوەش پێی دەوترێت ستودیۆی سەرکەوتوو کە ستودیۆی گۆشیان سەرکەوتوو بێ بێگومان پارەیەکی خیاڵی دەنم بەردەستی بۆ ئەو یاریێک دروست بکە کە
ژمارەیەکی خیالژی لێ بفرۆشێ وەروە زێڵناک وتی لە ڕووی مارکتینگەوە ئابگومان دەڵێ زۆر سوود لە سوشال میدیا و ئیمێڵەوە وەردەگرین لە ڕێگەی سوشال میدیا مارکتینگی خۆیان دەکەن کاتێککە دەستیان پێکرد وەروە دەڵێ ئێمە لەسەر باڵەخانەکان لە ڕێگەی سەر شەقامەکان پاسەکان ئێمە مارکتینگی GTH هەردەکەین و باوەڕمان بەوە هەرماوە کەوا دانانی لۆگۆ و دانانی پۆستەری گەورە و زەبەلەح لەسەر باڵەخانەکان لە پاسەکانەوە بکەین نۆشتانە دەڵێ باوەڕمان پێماوە کەوا ئەوە ستایلێکی زۆر باشە بە مارکتینگ ڕێک ستایلەکەی سۆنیە سۆنی تاوەکوێسەش بەردەوامە لەو جۆرە ستایلە مارکتینگە کەوا لەسەر شەقامەکان لە شارەکان بەشەیەکی جیاواز کەوا مارکتینگی خۆی دەکەوە نە ئەکسبۆکس زوازی لەو بەزمەهێناوە ئەکسبۆکس زیاتر لە ڕێگەی ئۆنلاین و سوشال میدیا و ڕکلامی خۆی دەکە بەڵام سۆنی بەشەیەکی فیزیکالیش مارکتینگ دەکات لە شارەکان پێما بێوەش هۆکارێکی سەرکەوتنی هەردوو کۆمپانیایە وەرەوە زێڵناک دەڵێ هۆکاری ئەوەی کەوا کاتێکی یەکجار زۆری پێدەچێت GTH دروست بکرێت دەڵێ بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا ڕۆکستار دەیەوێ شتێکی پرفکت بڵاوکاتەوە دەڵێ ئەوان هەوڵی پرفکشن دەدەن واتە هەوڵی شتێک دەدەن کەوا 100% تەواو بێ 100% بەدڵیان بێ 100% دروست بێ 100% مەزبوط بێ 100% ئەبداعی تێدا بێ واتە دەڵێ بە شێوازەکەکەوە هیچ کۆمپانیاک ستودیۆیەکی دیکە ناتوانێت بیکە تەنیا ڕۆکستار دەتوانێت بیکە بۆیش ئەوان هەوڵی پرفکشن دەدەن یعنی هیچ شتێ بەجێناڵنەوە بۆ کەس دەرباری بەرواری بڵاوکردنەوە کە قسەکەی زێڵناک واتە چی دەڵێ تقریبا ئەو ستایلەشان هەر وەکو سۆنیە سۆنی جەسە زۆر بەکەین باسی یاریەکانی خۆی دەکات تاک بەرواری نزیک بوونێ بۆ منە لەبیرتانە گاڵۆڤەر ڕاکنەڕۆک کە بڵاوکرایەوە تقریبا لە ماوەی 3 مانگ نەبوو 2 مانگ سێ مانگ پێشەوەی گاڵۆڤەر ڕاکنەڕۆک بڵاو بکرێتەوە پێما بی نەماندەزانی یاریەکە کێ بڵاو دەکرێت یان بەروای بڵاوکردن 3 مانگ 4 مانگ پێشەوەی نەماندەزانی بەڵام لە ماوەی 3 مانگ سۆنی ڕکلامێکی گەورەی لەبۆ کرد و یاریەکە سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا زێڵناک تقریبا هەماشت لە بۆ GTH دەکات دەڵێ ئێمە نامانەوێت لە ئێستاوە قسە بکەین لەبەرەوەی دەمانێت چاوەڕوانی دروست بکەین خەڵکی چاوەڕوان بن ئەوە باشترین مارکتینگە کە قسە نەکەی وە کاتی لە کاتێککە نزیک دەبینین لە بڵاوبوونەوە یاریەکە ئەو کات دەست بە مارکتینگێکی گەورە و خێرا دەکەین کاتێک نزیک دەبینەوە واتە بەپێ قسەکانی زێڵناکیبی تاوەکو مانجی 6 و 7 باوەڕ ناکەم هیچ شتێک لەسەر GTH ببینین لەبەرەوەی زێڵناک دەڵێ نزیک بووینەوە نزیک بنەوە چێگەمانی 6 ترەگەرێک بێ دەکاتە 7 و 8 و 9 10 4 مانگ 5 مانگ پێش ئەو کاتە مەیبی دەست پێ بکەن لەوانەش زیاتریش لەوانە مانجی 8 و 9 دەست پێ بە مارکتینگ گۆشتن وەس باوەڕ ناکەم لە هاوین تێپەڕ بکە هاوین باشترین کاتە لە بۆ مارکتینگ لە یاریەکان چکە خەڵکی کاتیان هەیە سەیری شتەکان بکەن بەس مهم پارەیەکی بێشمارێن و دابین کردینە مارکتینگ تاخیر دەست پێ دەکەن نزیک دەبێتەوە لە کاتی بڵاوبوونەوە یاریەکە و تاوەکو ێستش پلانی دواخرانیان نییە وەروە ڕۆکستار دەیەوێ هەموو شتێک مەزبوط بکەوە مەزبوطی بڵاوی بکاتەوە هەوڵی پرفکشن دەدا ئەوە دوایین و قابلەی سراو زێڵناک بوو لەسەر GTH کە قابلەیەکی خۆش بوو ئەو کەسانی ئینگلیزی دەزانن هیوادارم لە ڕێگەی یوتیوب بە تەواتی گوێ لە مقابلەکە بگرن قسەی باشی تێدا لەسەر شێوازی بیکردنەوەیان وەکو کۆمپانیا بە تایبەتی وەکو خۆی کە سەرۆکی کۆمپانیاکی وەزە بەلاها و چۆن سەیری ڕۆکستار دەکەن و یاریەکانی پێشویان مانای چێجگە لە مەسن GTH زۆر باوە هەنجاش باز دەکەن هیوادارم چەند بینەری بن هەبنووسن ئەستراو زێڵناک یاخود تیک تو یاخود هەبنووسن ڕۆکستار GTH بلومبرگ لە یوتیوب مقابلەکە بدۆزنەوە ئەقسەکرد لەسەر GTA پێشە بێ مەسەن نینتێندۆ دەبێ باسی ئەوەش بکەم کەوا یاریێکی دیکەمان هەیە کاتی خۆی لەلایەن لێزلی بێنز کە سەرۆکی کۆمپانیای سەرۆکی پێشوو ڕۆکستاریە و یاریە دروست دەکرێت بەناوی ماینز ئای ترۆیەکی نوێیان لە بۆ بڵاوکردەوە بەرواری بڵاوکردنەوەشمان هەیە لە مانجی 6 بڕیارە و یاریە بڵاو بکرێتەوە کە زۆر خۆی لە ستایل GTA دەدا بەڵام یاریەکە ئۆپن وۆڵد نییە بەڵکو تقریبان هەندێک شتی GTA وەکو لێخوڕنی ئۆتۆمبیل و تەقەکردن و چیرۆکەش سینەماتیکی بەڵام جیهانی کراوە نییە وەروە یاریەکە لە ناو یاریەکی دیکە دروست دەکرێت کە پێدەوترێت ئەڤریوەر هاوشێوەی چۆن ڕۆبلۆکسی بێتە پێرساوتان بەڵام بەشەیەکی زەبەلاحتر بەڵام ڕۆبلۆکس ستایلەکەی تۆزێک کارتونی و بچوکی و منداڵانە ئەوەیان زیاتر لە بۆ دەتوانین بڵێن پێگەیشتوانە ماینزای ترەکانی سەرنجاکەش دیارە بەڵام هێشتا نەخێرێک لە مێشکم هەیە لە بۆ یاری کە نەکشتی هەیە زۆر مەزبوط نییە چاڕوانم تاوەکو یاریەکە نزیک دەبینە بڵاوکردنەوەی گەیم پڵی شتی زیاتر ببینم دەبێت گەیم پڵی ببینم بێک کەت بزانام یاریەکە چۆنە ماینزای بەرگاری لەمانی شەش بڵاو بکرێتەوە ئۆکەی بینە لای نینتێندۆ سویچ نینتێندۆ سویچ لەم هەفتەیە یاخود لە 2 مانگ کە ڕۆژی عیدمیلادیشم بوو سوپاسی هەمووشتان دەکەم کە خۆشەویستان بۆ من نرد پیرۆزبای ڕۆژدایک بوونی منتان کرد 2/4 عیدمیلادم بوو تەمەنم گەورە بوو ڕقم 2/9 ئەو شتانە نەما ئێستا هاتە سەر ڕقم 3 بەداخەوە سێچا موشم سپی بوو لەم هەفتەیە هەر لەگەر گەورە بوونم موشم سپی بووە سە و پرچم سپی بووە بەداخەوە بەس مهم
نینتێندۆ سویچ لە 2/4 نینتێندۆ دایرەکتە چێنجان یاخود کۆنفرانسە چێنجان باسی نینتێندۆ سویچی نوێی کرد و نزیکی کاژمێرێک شتێک بوو جا زۆر شتی تێدا بوو بەڕاستی سەرەتاش وەکو هاندهێڵدەکەم ئەو ئامێرەکەیە شێوەکەی سەرنجا چێژ دیارە هەرچەندە شتەکانی ینی بەو شێوازەش نییە بڵێم ئیبداعی گەورەی کردبی وەکو نینتێندۆیەکانی پێشوو مەسەڵەن شتێکی نوێی تەواو تێداوی شتێکی نوێی تێدا نییە دیزاینەکە پێشترش باسم کردیە ئەو شتێک کە نوێ بۆ ئاشایان کرد دوگمەیەکی نوێیە بە ناوی سی بەتن ئەو دوگمەیە دادەگری گەیم چاتی دەکاتەوە مەسەڵەن چۆن تۆ لەگە برادەکانی خۆ لە ڕێگەی دیسکۆردی لە ڕێگەی پلەیستێشن کەس بۆکستوانی دیسکۆردی بکەیتەوە قسە بکەنەوەشتانە یان لە ڕێگەی سناپی قسە دەکەن هەیە لە ڕێگەی واتساپوانە قسە دەکەن ئێستا نینتێندۆ سویچ ڕاستەخۆ لە ناو ئامێرەکە دایناوە تۆ دوگمەی دادەگری گەیم چات دەبێتەوە تۆ دەتوانێت لەگەڵ هاوڕێکانی خۆت قسە بکەیت واروەها نینتێندۆ کامێرایەکی داناوە ئەو کامێرایەکە ببەستی دەتوانی لەسەر تەلەڤیزیۆنەکەت یاخود لە ڕێگەی ئامێرەکەت هاندهێڵ دەکەت تۆ دەتوانی یەکتر ببینی واروەها دەتوانانی باگراوەندت لا بە ژوورەکەت پیشان بدەیت بچێت ناو یاریەکەی زۆرشتی سەرنجاکی شتێدا بەڕاستی گەیم چات بەڵام زۆر بێشتانەش لە ڕێگەی دیسکۆردی هەیە بەڵام کامێرایەکە شتێک سەرنجاکێش بوو واروەها دەربارەی هاندهێڵدەکە هەر خۆی جیهازەکە خۆی شاشەکەی بوویتە 7.9 ئینچی LCD دەنگۆ هەیە کە مینی LED بەکارهێنابی لەبەرچی لەبەرەوەی شاشەکە 1080 بەڵام 120 فرەیمە 120 FPS وەروە شاشەکە HDR-یشە کە مواصفاتی زۆر باشم بە بڕای من و قەبارەشی تۆزێک گەورەترە لە نینتێندۆ سویچی یاسایی بەڵام لە هەمان کاتدا وەکو ئەستوریانێک هەمان ئەستوریە جۆی کۆنەکان ئێستا وەکو ماوس بەکاردێ کە پێشبینیمان دەکرد وەکو ماوس بەکاردێ ئێستاش وەکو ماوس بەکاردێ و لە بەشێک لە یاریەکانیان بە تایبەتی یاری نوێیەکەیان مێترۆید پرایم 4 تۆ دەتوانی بە ماوس و وەکو ماوس و کیبۆرد دیاری پێ بکەیت کە شش سەرنجا کێشە و لێکردنەوە و تێخستنەکەشی بێگومان بە شێوەیەکی مگناتیسی دەبێت کە دەڵێ زۆر باشە قەبارەی SSD-کەی ئاخود ئەوەی هاردەکەی ناوی ئینتەرنەل ستۆرێجەکە کە نازانێت SSD یاخود نەسکەنیتەوە باسی نەکردووە 256 گیگابایتە دەتوانێت لە ڕێگەی دۆکەوە تاوەکو 4K 60 فریم یاریەکان پەخش بکە کە یەکەم جارە 4K ببین لەسەر نینتێندۆ واروە ئیدی ئەو بەزمەش نەما ئەو یاری لەسەر نینتێندۆی دێ ئەو یاری لەسەر Xboxی دێ ئیدی نینتێندۆ سویچ 2 هەموو یاریەکانی بۆ دەبێ بۆیش تۆنێک یاریە شاکردنە سایبەرپەنچی لە ئێلدن رینجی لە یاریەکانی FC بە کواڵیتی کۆنسۆڵەکانی دیکە نەک بە کواڵیتی نینتێندۆ سویچی بەڵکو بە کواڵیتی دی واتە یاریەکان لەمە دووە سەرجەم یاریەکان دەتوانرێت لەسەر نینتێندۆ سویچی 2 کار پێ بکرێت لەبەرەوەی هێز و توانایەکی زۆر باشی هەیە تاند کواڵیتی 4K هەیە تاوەکو 60 فریم لەسەر ئامێرەکە 120 فریمت هەیە دەربارەی کاردەکانیشی یاخود یاریەکانی کێشەی بچووک هەیەکەوە بەشە لە یاریەکان لەسەری نووسراوە کە تۆ دەبێ ئەو کارتە بخیتە ناوی دیسکەکە بخیتە ناوی و بگومان پێویستی بەوەشە کە بەشێکی دیکەشی یاریەکەش داوڵند بکە واتە ئەو یاریە ئەو کارتە لەوانێ هەموو یاریشێدا نەمی بەڵام هەندێک یاری دیکەشیان هەیە وەکو یاری نوێیەکەی دۆنکی کۆن کە تەواوی لەسەر ئەو دیسکە هەیە کۆنترۆلەرێکی نوێشیان لە بۆ نینتێندۆ سویچی 2 پرۆ کۆنترۆلەر شا کرد کە ئەویشان دوگمەی سیەکەی تێدایە واروە کاتێک کە نینتێندۆ سویچ نوێیەکە دەکڕی زۆر باسان دەتوانین داتایەکان ترانسفەر بکەیت لە ڕێگەی ئەکاونتی نینتێندۆ واتە زۆر قورس نییە بەڵام کێشەیەکی کەشیم کێشەیەشمانە بوو کە بەڕاست پێ بسەیر بوو یاریشیان دروست کردووە بە ناوی وێلکەم تور واتە لەو یاریەی هاوشەوی ئاسترۆبۆتیە کە لەگە پلەیستێشن 5 تێدایە دەستە ناو جیهان نینتێندۆ سویچ 2ەکە پێ دەڵێ دوومانەیشیان سێشتانە وەکو یاریی بچووکە ئامێرەکەت پێدەناسینی بەڵام ئەو یاریە بە خۆڕایی نییە بە پارەیە بەڵام ئاسترۆبۆت بە خۆڕایی بوو ئەوە ئاسترۆ پلی ڕۆم ببوور نەکە ئاسترۆبۆت پارەیە بەڵام ئاسترۆ پلی ڕوم بە خۆڕایی بوو هەتا نینتێندۆ هاتووە هەمان بیرۆکەی ئاسترۆ پلی ڕومی هێناوە بەڵام بە پارەی دادەگەی مەرانی کە ئەوە لە ئۆنلاین بەڕاستین گفتوگویەکی زۆری لێکەوتەوە ینی خەڵکێکی زۆر تۆزێک بەگرامکەوە تۆ یاریەک تەیە یاریەکە یاریش نییە تەنیا ناساندنی پارچەکانی نینتێندۆ سویچە بەڵام بە پارەیە بۆ نایکیتە بە خۆڕایی کە دەبی بە خۆڕایی بیت جگە لەوەش نینتێندۆ ڕاگەیان سێ جۆر یاری لەسەر نینتێندۆ سویچی 2 بڵاو دەکرێتەوە یەکەمیان یاریەکانی نینتێندۆ سویچ 2 کە یاریەکانی خۆیتی مثلەن ئەو یارە لە بۆ نینتێندۆ سویچ دروست دەکرێن لەلایەن نینتێندۆوە دووەمیشیان یاری ثێرد پارتیە بۆ سایبەرپەنک سەر نینتێندۆ سویچی 2 ئێلدن رینگ دێ FC دێ یاری بۆردەرلاندزی 4 دێ ئەو یارانیان ئاشا کرد واروە جۆرەی دیکەمان هەیە یاریەکانی نینتێندۆ سویچە بەڵام ئەپگرید کراون واتە ئەپدەیت کرایتەوە لە بۆ نینتێندۆ سویچی 2 جا بەشێکیان نینتێندۆ یەکسەر ڕاگەیاندکەوە وەکو پلەیستێشنی دەکەن ئەپدەیت بوونەوەکەیان بە پارە دەبێت واتە دەبێت تۆزێ پارە بدەیت ئینجا ڤێرژن نوێیەکە وەردەگری کەوا تۆزێک گرافیک باشتر دەکەم فریم ڕیت باشتر دەکە و بەشێکیان تایبەتبەندەکانی ڤۆیس چات و ڤیدیۆ چات وەشتانە لە خۆ دەگری کە ئۆکەی
خراپ نییە تقریبا سۆنیش وا دەکات سەو ئاساییە بەڵام کێشێکی دیکەشمان هەیە نرخی یاریەکان نینتێندۆ سویچ 2 بەشێکیان نرخیان $80 بە شێوەی دیجیتەڵی و بە فیزیکەڵی واتە بە دیسک $90 واتە یاریەکان نینتێندۆ سویچ 2 بەشێکیان نرخیان بۆتە $80 بەڵام لەگەڵەوەش یاریی وەکو دۆنکی کۆنگە نوێیەکە کە ئاشیان کرد نرخی $70 واتە یاری $80مان هەیە بۆ منە یارە نوێیەکەی ماریۆ کارت کە لەگەڵ بڵاوبوونەوەی نینتێندۆ سویچ 2 بەردەست دەبێت نرخی $80 کە ئەوەش دەرخەری ئەوەیە کە مەحاڵە ڕۆکستار یاری GTA 6 بە $70 بڵاوکاتەوە مەحاڵە یاریی وەکو ماریۆ کارت بە $90 بە 80 بۆ $90 بێکە ئەو یاریە پێشبین دەکرێن نزیکەی 20 بۆ $25 میلیۆن تێچوو بێ یاریشی وەکو GTA 6 کە نزیکەی $2 میلیارد تێچوو بێ معقول نییە هەردووچیان نرخیان $70 بێ معقولیە کاتە چاڕوانم وەکو خۆم کۆمپانیاکان سۆنی ئەو یاریانای خۆیان نرخیان بەرزکەنەوەشتا دەکەم بەداخۆ پێم ناخۆشە هیوادارم ئەو کارەژ نەکەن وەروە نینتێندۆ کۆنترۆلەرێکی نوێ کۆنترۆلەرێکی کۆنی گەیم کیوبیشی ئاشا کرد لە بۆ نینتێندۆ سویچ 2 کە ئەویش دوگمەی سیەکەی تێدایە و لە هەمان کاتیشدا لە بۆ کەسانێک کە ئامێری چۆن دەڵێ گەیم پاسەکەی نینتێندۆی بەکاردێن کە پێ دەوترێت نینتێندۆ پاس و شتانە ناوەکەشی چێ بەخۆران لە بیرنمە مهم لە بۆوان یاریەکانی نینتێندۆ گەیم کیوبیشی لە بۆ زیاد دەکەن چەند یارییان ئاشا کرد وەروە جگەلەوەش تۆنێک یاری نوێ دێتە سەر نینتێندۆ سویچ 2 لە یاریەکانی بۆردەرلاندز 4 هەیدیس 2 یاکوزا هاگواس لێگەسی ئەلدن ڕینگ سایبەرپانک فاینەل فانتەسی 7 سیڤیلایزیشن 7 EA Sports FC 25 Madden NFL 25 WWE 2K25 NBA 2K25 2 Point Museum Witchbrook Hollow Knight سۆنجیشمان بینی کە دەڵێم ساڵبڵاو دەکرێتەوە گەیمەران زۆر دڵخۆش بوون وەروە کونیسی تو گامی Path of the Goddess Wild Heart S Ridge Racer Enter the Gungeon 2 Star Wars Outlaws Fortnite چێتە نینتێندۆ سویچی 2 تاماگاتی پلازا Street Fighter 6 Hitman World of Assassination وەروە Project 007 ئەو یاریە جیمز بۆندی دەڵێن ئەم ساڵ دێ ئەوە بەروارێکی نوێمان هەیە کە دەڵێ ئەم ساڵ دێ و لە بۆ 2026 چەند یاریێکی دیکەمان دەبێ وەکو یاری سێرسیکر ئەسترۆناوت ئەکسپدیشن و لە بۆ یاریەکانی ڕۆژی یەکەم کە لەسەری بڵاو دەکرێتەوە یاری نوێ سپلیت فیکشن کە لەگەڵی بەردەست دەبێت وەکو ثێرد پارتی پایۆپیۆ تێترس 2 Survival Kids Fast Fusion وەروە Deltatron Chapters 1 to 4 دەربارەی یاری نوێش کە تایبەت لە بۆی دروستکراوە ستودیۆی فۆڵۆم سۆفتوێر بە فەرمی ڕاگەیاند یاریی نوێی خۆیان تایبەت بە نینتێندۆ سویچ 2 دروست کردووە کە دروستکرانی ئەلدن ڕینگە یاریان دروست کردووە وەکو بڵەتبۆرنە بەڵام بڵەتبۆرن نییە کات بڵەتبۆرنیان تایبەت لە بۆ پلەیستێشن دروست کرد بەڵام ئەمەیان یاریی مەڵتیپلەیەرە بە ناوی دەسک بڵەتس یاریی دەڵێن ئۆنلاینە کەش و هەوایەکی بێگومان بریتانی هەیە لە بەروی ساعاتەکەی لەندەنی تێدایە بەڵام زانیان زیاتری لەسەر نازانین جارێ وەنیسیندۆ چەند یاریێکی خۆشی ئاشا کە لۆ نمونە یاری کەربی ئێر رایدرز کە دەڵێ لەم ساڵ بڵاو دەکرێتەوە بەڵام بەرواری بڵاوکردنەوە بزانم نییە جارێ وەروە ئەو یاری کە زۆر سەنجی من ڕاکیشیان بەڕاستی دۆنکی کۆنگ بەنامزا بوو دۆنکی کۆنگ نازدار ئەگەر یاریەکانی دۆنکی کۆنگ زۆر خۆشە بەڵام ئەوەیە هەر تقریبەن یارێکی هۆڵکە بەڵام بە ستایلی دۆنکی کۆنگ لەبەرەوەی ئەو یاریە چییە گیمیکەکەی چیە ستایلەکەی چییە تۆ دەتوانی هەموو شتێک لەو جیهانە تێک بشتێنی و بیڕوخێن تا دەتوانین بچێت ژێر زەوی تا چەند بچێت ژێر زەوی هەموو شتێک دەتوانین تێک بشتێنی بە ستایلی دۆنکی کۆنگ ئەو یاریە بڕیار لە هەفتەی مانجی هەفتی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە یاریتە 3D دۆنکی کۆنگە و چەندی کەس و چەندی یوتیوبەر و چەند ڕۆژنامەنووس و ئەوانە دەستیان پێگەیش لە مەفتەیە چونە لای نینتێندۆی و داوات کرابوونەوە شتانە هەندێک ڤیدیۆیان بڵاو کردو کە قەبارەی نینتێندۆ سویچی 2 چەند گەورەتر لە سویچی 1 و شاشەکەی دەڵێن زۆر ڕووناکترە و لەگەڵەوەش نینتێندۆ بە فەرمی ئەوەی ڕاگەیاندکەوە مایکرۆ SD کارتەشی دەبی تایبەت بەخۆی هەیە واتە هەموو مایکرۆ SD کارتێک لەسەری کار ناکەوە دەڵێن ساندیسک و سامسونگ لە ئێستاوە دروستیان کردووە کە تۆزە خێراترە نرخی 1 تێرابایتەکەی بەڕاستی گران دەبی لەبەرەوەی نزیک دەبێتەوە لە $200 کە تۆزەی نرخی بەرزە بەڵام دەڵێ خێراترە لە بۆ پلەیکردنی یاریەکان و ئەو شتانە دەربارەی نرخ ئامێرەکە نرخی چەند دەبێت ئامێرەکە نرخی $449 لە ئەمریکا لە جیهان نرخ تۆزەی دەگۆڕدنێ بۆ منە لە ئەوروپا بە €449 یاخود پاوەندە بەڵام بەگشتیم پێم وابێ نرخەکەی گرانە هەرزان نییە ینی معقول نییە لە هەندێک شوێن نرخی بەرز دەبێت لە €500 یاخود 500 پاوەند یاخود 500 پارەی ئەو وڵاتە
بڕیارە لە 9 مانجی 4 پری ئۆردەست پێ بکە و لە مانجی 6 بەردەست دەبێت 5 دەتوانن بەردەستی بخەم و یاریە ئۆنلاینەکانیش لەمە دوای یاریەکان لەوانێ نرخیان لە بۆ 80 دا بەرز بتەوە کە بەشێک لە یاریەکان نرخیان 80 لە ئێستا ئەوەی دۆ سویچی دووەم دەیکڕی نایکڕی پێم وابێ نرخی بەرزە 439 دلار پێم وابێ 400 دلار گونجاو بوو بەڵام نینتێندۆ بەرزی کردەوە لە بۆ 439 دلار یا 450 دلار لە کوردستان تۆزێک گرانتر دەبێ بەڕاستی بەڵام ڤێژنی ژاپۆنیەکەی بە زمانی ژاپۆنی نرخەکەی 339 دلار 100 دلار هەرزانترە بەڵام تەنیا زمانی ژاپۆنی تێدا دەبێتە ناتوانانی زمانەکە بگۆڕن لەبەرێ ریجن لۆکیان کردیە بەداخەوە نرخی گرانان دەچ دڵی هۆکارەکە لەوانەیە ترەمپیکەوە ئەو هەم بازە نوێی خستە سەوڵاتانە لەوانەیە نرخی شتەکان بەرزتر بکاتەوە بەس بەڕای من ئابۆم نەگەر نرخی یاریەکانی هەر 70 دلار بەهێزەوە باشتر بوو بەڵام 80 دلار لە بۆ یاریەکانی نینتێندۆ بەڕاستی پێم وایە زۆر گران چکە یاریەکانی نینتێندۆ دیسکاونتیان زۆر بە زەحمەت لە بۆ دەکریا خۆ دیسکاونتیان ناکەن نینتێندۆ بە ساڵ جاری نرخی یاریەکان و خۆی مایتەوە ئەوەش نینتێندۆ سویچی دوو ئەوە تقریبا زۆرنی هەر زۆری معلوماتەکان بوو دەیکڕی نایکڕی چاڕوانی لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن بێمە ناوەڵەکانی دیکە یاریەکان چەند هەواڵێکی دیکە ماوە لە بەشی یاریەکان بۆ نمونە یاری باتڵفیلدی 6 بەپێی زانیاریەکان دزە پێکراوەکان بێ لە مەفتیان دەشت دزەی پێکرا دەڵێن مۆدی فری تو پلی باتڵ ڕۆیالی دەبێت واتە باتڵ ڕۆیال دەبێت هاوشەی فۆرتنایت و پابجی و وەرزۆنی بەڵام فری تو پلی دەبێت واتە بە خۆڕایی دەبێتتون خۆتۆتانی تاقیکەیتەوە یاری نوێیەکەی ستاوەرزی لەلایەن ڕیسپاوند دروستکرانی یاریەکانی ستاوەرز جێدای نایت ئەوانە دزەی پێکرا چەند سکرین شۆتێکمانەیە کە بەڵام یاریەکە بەڕاستی زۆر ستایلی من نییە لە بەرەو یاریشی استراتیژی بەو شێوازە ستایلانەیە حەزمێ نییە بەڕاستی وەروە چەند گەیم پلەیەکی نوێشمان بینی لە بۆ یاری نوێیەکەی بیبی ستێپسی کە دەڵێن معلوماتە نوێیەکە لەسەر ئەوەیە کە دەڵێ یاریەکە جیهانی کراوەیە توتوانی بچیتە هەر شوێنێک دەتەوێت وەروە ئۆبجێکتیڤت نییە واتە شوێنێک نییە بەڵێ بچی ئێکوانە وەروە بچی هەر شوێنەکیش ڕێی ڕاست و ڕێی غەڵەت نییە تەنیا توانی بڕی بە ئارەزوی خۆت تا دەگەیتە مرحلەی داهات و زە مرحلەی داهات چۆن دەست پێ دەکەشتە نازانین بەڵام جیهانی کراوەیە یاریەکە قورسی یاریەکەش لەوەیەکەوان تۆ دەی بەسەر شوێنەکان بڕۆی بەنام قوڕۆشت بکەوی کە لەوانەیە کارکتەرەکەت بەربێتەوە و نەتوانی بە ئاسانی بڕۆی بێمە لایەڵەکانی پلیستیشن لە مەفتەیە پلیستیشن چەند شتێکی سەرنجاکێشی هەبوو لەسەری باس بکەم سەرتاش بابا ئەوە دەست پێ بکەم کە بەپێی راپۆرتێکی نوێ بێ دەڵێ کۆمپانیای سۆنی عەقدی لەگەڵ سویت بیبی ئینک لادا سویت بیبی ئینکەکە نازانن کۆمپانیایەکی ڕاوێژکارینە پێناوتێک کنسڵتنت ڕاوێژکارینە ئیشیان چییە ئیشیان بڵاوکردنەوەی ئەجندایەکانە لە ناو یاریەکان کە شتێکی زۆر قۆڕ بێمەعنا بوو لەنمە یاری سپایدەرمان 2 ئەگەر کردوتان زان چەند ئەجندای بێمەعنای تێدایە گەی تێدا لەزبێن تێدایە وەران شتی قۆڕی زۆر تێدایە لەگەڵ ئەوەش چیرۆکی کارکتەرە ئافرەتەکانیان زیاد لە حەزەقتر کردبەوە کە خۆی کارکتەری یاریەکەش پاڵەوانەکەمان پیاوە بۆ نمونە بۆ نمونە یاری سەری یاری گارۆفان ڕاگنەڕۆک کە زۆر خەڵک بەدڵی نەبوو لەبەرێت چیرۆکیان زۆر دەستکاری کرابوو و ئەجنداشی هەندێک تێدا بوو لەسەر کارکتەرەکانی فەی و فریا و ئەو شتانە تقریبا وەکو کریتۆسیان لێ کردبوو لە هەمان ئاست کە پێشتر لە یاریەکانی یۆنان سیر کە بەو شێوازە نەبوو ئەوە چێ ئەو ئیشە قۆڕاین دەکرد کۆمپانیای وەکو سویت بیبی سویت بیبی ئیشان ئەوە بوو کۆمپانیەکان پاریان پێدەدان چیرۆکەکانیان دەدانێ لایەن دەستکاری دەکردن کەوا چۆن لەگەڵ ئەجندای ئێستای جیهان و شتانە و هەندێک دەڵێن ماسۆنیەت هەندێک دەڵێن ئەمریکان دەڵێن هۆلیوودن دەڵێن جوەکان کەس ناتوانین بیسەردێن لەبەرەوەی تەنیا بیردۆزەیە بەڵام دەویست لەگەڵەوانە بیگونجێنە مهم سویت بیبی بەپێی راپۆرتێکی نوێ سۆنی وازی لێهێناوە عەقدی لەگەڵ نەماوە و دێ چونکە بۆ هۆکاری ئەوەی چیرۆکی یاریەکانیان خراپتر بووە نەک باشتر کە منی شەڵ سەدەگەڕا بۆ چیرۆکی گارۆڤاری 2016تان بەدڵ بوو بۆ گە ڕاگنەڕۆکتان زۆر بەدڵ نەبوو بۆ سپایدەرمان یەک چیرۆکی زۆر باشتر لە سپایدەرمان 2 کە سپایدەرمان 2 خۆشی یاریی زۆر ناوازەی بەڵام چیرۆکەی لە چاو بەشی یەکەم ڕاستی زۆر باش نەبوو هیوادارم ئەو خەبەرە ڕاست بیە چەندە تاوەکوێستا بە پێدەنگۆیەکان ڕاست ئەڵە هیوادارم ڕاست بی و هیوادارم چی دیکە سویت بیبی یاریەکان تێک و لێک نەدا بەپێی راپۆرتێکی نوێ بێ پێدەچێکەوە نایتێندۆ خەریکی دوو یاری من لە یەک کاتدا تەنانەت دەڵێن یارە نوێیەکە لەلایەن چەند کەسێک و لەلایەن تیمێکەوەیە کەوا یاری ئەنچارتد لۆس لەگەسییان دروست کردێت کەواتە پێشبینیەکانوانە یاریی نوێی ئەنچارتد دەبەرە منان بێ هەر لەلایەن نایتێندۆکەوە پێشتر چەندین نەگۆی جیاوازمانە بۆ کە ستودیۆیەکی جیاوازی سۆنی کار لەسەر ئەنچارتد دەکەم بەڵام پێدەچێکەوە نایتێندۆ خۆی و کارە ئەنجام بدە وەروە لەم هەفتەیەش ئەپدێتی نوێی لاست ئۆف ئەس پارت 2 بەردەستخرا لەبەرەوەی یاریەکە لەسەر PC ئێستا بەردەستە ئەپدێتە نوێیەکەش چییە چاکێتێکی نوێی یاری ئینترگەلاکتیک لە بۆ کارکتەری ئێڵی لە بۆ ناو یاری لاست ئۆف ئەس پارت 2 ئێستا بەردەستە دەتوان تاقیکەنەوە وەکو ڕکلامێکە لە بۆ یاری ئینترگەلاکتیک گەیمەرانە لە خۆیان توان تاقیکەنەوە وەروە کۆجیما بە فەرمی ڕاگەیان لەم هەفتەیەکەوە یاری دێت ستراندینگ لە 20 ملیۆن گەیمەری هەیە
کە بەڕاستی زۆر فرۆشتە هەرچەندە معنەوەی نیە 20 میلیۆن کۆپی لێ فرۆشتە بەڵکو معنەوەی 20 میلیۆن کەس تاقی کردیتەوە یاخود 20 میلیۆن کەس یاریەکان کرێت زاد ڕێگەی گەیم پاسی لە ڕێگەی پیسی وەریان گرتبی لە ڕێگەی ئەکسبۆکسە پلەیستێشنە لە ڕێگەی خزمزاریەکانە بین 20 میلیۆن کەس 20 میلیۆن پلەیەری هەیە کە ژمارەکان زۆر باشە. بێمە لای هەوڵەکانی یەکسبۆکس دوم The Dark Ages لە مەفتەیە گەیم پلەیەکی دوورودرێژیانە لایەن چەندین یوتیوبەر و ئەوشتانە بەردەست کرا زۆر کەس تاقییان کردەوە نزیکە نیو کاتژمێر 40 دقیقەیان تاقی کردەوە بەگشتی هەمویان دەتوان بڵێن بەشەی زۆر پۆزتیڤ باسی دەکەن کە دڵخۆش بن بێت چاڕوانی یاری دوومم بەڕاستی دوم The Dark Ages دەڵێن یەکێکە لە یاریە سەرنجڕاکێشەکان گەیم پلەی بە چێژە هەندێک شوێنی تێدا نیمچە جیهانی کراوەیە سیلاعەکان کاریگەرن وەرە میوزیک و شت کاریگەرە بەڵام تۆزێک کێشەیان لەگەڵ فنیشەرەکان هەیە دەڵێن فنیشەرەکانی وەکو دومی ئیتەرناڵ و دومی 2016 نییە تۆزێ سارەتر کراوە بەڵام درن لێخوڕنی دراگۆنەکە زۆر خۆش نییە بەڵام لە شەڕکردن وەکو دووزە بەلاکە زۆر بەچێژە دوو داکەی جوست چاڕوانین لەم ساڵ بڵاو بکرێتەوە و حەز دەکەم تاقیکەمەوە دافتەکان ڕابردوو لە بیرم کرد باسی بکەم بەڵام یاری ماینکرافت ئەپدێتێکی لە بۆ دێم بەناوی ڤایبرنت ڤیژوەڵ کەوا تۆزێ کەش و هەوایەکی نوێ دیمەنەکان جوانتر دەکەم لە بۆ هەموو گەیمەرانی ماینکرافت واتە چی دیکە پێویست ناکە پیسیت هەبی بۆ ئەوی ماینکرافتەکە جوان خۆی نیشاندا لەسەر مۆبایلی لەسەر کۆنسۆلی پلەیستێشن و ئەکسبۆکس وانە تا نینتێندۆ سویچیش لەسەر پیسی بەبێ مۆد تۆ دەتوانی ئەو دیمەنە نوێیانە لە بۆ یاری ماینکرافت زیاد بکەیت تەنیا یەک دوگمەشە دایدەگری یدی ڤایبرنت ڤیژوەڵ پێ دەبێ ماینکرافت خۆی دروستی کردووەتە مۆد نییە هەر خۆی لەناو یاریەکە دروست کراوە کە جەوێکی دیکە بە یاریەکە دەدا خۆشەویستانم سپاس بەبینی مەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری چاوتان ماز دەکەم هیوادارم بەرنامەتان بەدڵ بێ تکا دەکەم دوگمەی لایک سبسکرایب لە بیرەکەن تاڵقەی داهاتوو بەخۆی گەرتەسپێرم خوداتان لەگەڵ